ئەم کوردستانەی کە ناوی ئەبرێ خاکی خۆمانە خوا ئاگادارە چەند لاویان بردین بۆ بەر قەنارە کوشتن و بڕین سووتان و لێدان. شانزەی ئادا پیرۆزبایی دەکەم لە سەرۆک بەرزانی بە بۆنەی 79 ساڵەی دامەزراندنی پارتی دموکراتی کوردستان و دایکبوونی سەرۆک بەرزانی. لە دوای ئەوە سڵاو و ڕێز و حرمەتم هەیە بۆ هەموو ئەندامان و لایەنگرانی پارتی دموکراتی کوردستان. بەو بۆنەیەوە حەزەکەم شعرێک لەسەر خاکی کوردستان بخوێنمەوە. ئەم کوردستانەی کە ناوی ئەبرێ خاکی خۆمانە خوا ئاگادارە چەند لاویان بردین بۆ بەر قەنارە کوشتن و بڕین سووتان و لێدان. بۆچی بوو بە باو بۆ گەلی کوردان تەیارەی ئەلۆش بۆمبا نەڕێژێ ڕەشاش و دۆشکە چیا نەبێژێ دایک بێشکەی مناڵ هەڵ نەگرێ بە کۆڵ سێ ڕۆژڕێنەی با بۆ ناو شاخ و دۆڵ هەزاران هەزار پیری وەکو من لەژێر زنجیری دەبابەی دوژمن تێک و پێک نەبیە و نەپریشێتەوە لە گۆمی خوێنە نەتلێتەوە ڕزگاری نابێ ئەم کوردستانە تایە دەرناچێت سوپای بێگانە کەسێ ئەمانە نەگرێتە ئەستۆی هەرگیز نایبینێ ڕزگاری بەخۆی. سالار چوتانی هێزی خەبات. لێرەوە چی بۆ سەرۆک بارزانی دەنێری کە ڕۆژی لەدایکبوونیەتی؟ ڕۆژی لەدایکبوونی سەرۆک بەرزانی بەردەنرخێنین و ئێمە خۆمان هەم پێشمەرگەی کۆنین و هەم ئیستش